ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تریش هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ. ئازیزان، شۆڕشی ژینا هیچ کە خەریکە ئاڵوگۆڕێکی زۆر بنەڕەتی لەناو کۆمەلگا پێک دێنێ، بەڵام هەر لەو ماوە کورتەدا ئێمە زۆر ئاڵوگۆڕ چ لە ئاسی هونەری چ لە ئاسی مێدیایی ئەکەوێتە بەرچاومان. ئەوڕۆ باسەکەمان لەسەر مەسەلەی هونەر و هەروەها کاریگەری مێدیایە لە شۆڕشی ژینا. ئەوڕۆ 5 ڕێبەندان بەرامبەرە لەگەڵ 25 مانگی ژانویەی 2023 زایێنی بەرنامەکەتان پێشکەشەکەین. دوو میوانی زۆر خۆشەویستم بان کردووە و لەسەر ئەو باسە قسە بکەن. هەردوو لە میوانەکان هەم کاری مێدیاییان کردووە و هەم هەروەها هەم کاری ئەدەبیش ئەکەن، کاک حەمەی خاکی و هەروەها کاک ئەحمەد بازگر. با کاک ئەحمەد بازگریش بێنی لەسەر خەت. بەڵێ بەخێر بێن بەڕێزان. زۆر زۆر سپاس کاکە مەحیجان، لەتفت کرد، خۆشەویستی. زۆر سپاس. مادام عرض دەکەم کاک ئەحمەدی زۆر بەڕێز، کاک مەحیجان زۆر زۆر چاوم ڕۆشن بوو، سپاسدانم. زۆر زۆر مەمنون. پێش لەوە بچینە سەر باسەکەمان، من یەک دوو شتی چکۆلەم ئامادە کردووە، پێم خۆشە ئەگەر ئیجازەم پێ بدەن دانەیەک لەوانە فعلەن. ئەلبەتە من تەبعەن شاید زۆر ئامادە نەبم بۆ خوێندنەوەکەی، بەڵام شاعرێکی بەناوبانگە کە حتمەن ئێوە شەیناسن، کاک ڕەحیمی لوقمانی نووسیوێتی. پێم خۆشە ئەو شاعرە بخوێنمەوە و پێشکەش بە بینەرانی بکەم، جا دوایی دینە سەر پرسیارەکان و ئینتزاری شەوەیە کە کاک ئەحمەد هیوادارم شتی ئامادە کردبێ کە لە بەرنامەکە پێشکەشی بکات. دەیان ساڵە تابوت تابوت سۆز و جوانی و گوڵ دەنێژین لەسەر گڵکۆی خەمی سوورمان، ڕێژاوی هەوری هەوار و شەتاوی ناخی ئاگرێنی هەڵدەڕێژین. دەیان ساڵە چەپکە چەپکە پێکەنین و ڕەنگی ئەوینمان دەنێژین لە سینگی شاخی ناخمانە، گڕکان گڕکان قینی پیرۆزمان دەنێژین. دەیان ساڵە هەر فرمێسکی چاوەڕوانی و پشکۆی حەسرەت هەڵدەڕێژین. ئەمڕۆ وەرزی نەوەی تازەی هەتاودیرە و چاوەڕوانیمان سەوز بووە لەسەر ڕیشەی دەیان ساڵەی ئاواتەکان. سێ شادی ئەفسانەی هەڵیان داوە و گشت دنیایان بۆ سێبەری خۆکێشاوە. لەسەر خاکی گوڵ و جوانیدا ژن، لەسەر خاکی بزە و ئەویندا ژیان، بەناو دڵی ڕقی پیرۆز ئازادیمان گوڵی داوە. بۆ شعری کاک ڕەحیمی لوقمانیە، هیوادارم توانی بێتم بۆ جۆرەی وە باش بووایە خوێندوێتمەوە. کاک ئەحمەد، بۆیە شاعری کاک ڕەحیمم انتخاب کرد. طبعا تۆ بۆ خۆ لەو بابەتەوە و مدەتە چەند شاعریشت وتووە و بڕێک لە شاعرەکانیشت بووە بە سرود، و ئەمە وتم بە وانە بێ هەر بەڵکو شاعرانی تریش لێرە حەداخەل نمونەیەکیان لێ باس بکەین. کاک ئەحمەد، ئەو دەورە زۆر سیر تعدادێک شعر، هونەر، موسیقی، گرافیک لە عەرزی ئەو سێمانگەدا ڕوویدا، ینی هاتنە دەرەوە، خۆیان نوان گەشەیان کرد. چۆنە ئاوا ئەو خەباتە ئەتوانێت ئەوەندە هەستەکان بجوڵێنێ کە ئینسانەکان بتوانن کارە هونەریەکانیان، کارە ئەدەبیەکانیان ئابە و شێوە دەربخەن. سپاس کاکە مەحیجان، شەرەکەت جوان خوێندەوە. لێرەکانیشدا سڵاوێک هەم بۆ کاحەمەی خۆشەویست کە ماوەیەکی زۆرە لە نزیکەوە نەمدیوە، زۆر عەزیزە کەویش پێکەوە بەشدارین لەو بەرنامەدا، هەم بۆ کاک ڕەحیم کەم شارەی ناردۆ تۆ خوێندتەوە، هەم بۆ بینەرانیش و ئەو کەسانش هاوکارتن لە پێشکەشکردنیان بەرنامەدا. سڵاوێکی گەرم بۆ هەموو لایەکتان.
پرسیارەی کە کردیان ئەم بەحسەی کە قەولەیە بکرێت لەسەر هیچ شتێک بە ئەندازی ئەو بزوتنەوە جەماوەریە کە هاتوتە سەر شەقام هەستی کەسێک شاعیر هونەرمەند گۆرانی بێژ موزیسیەن ڕۆژنامە نووس هەموو بابەتەکانی هونەر ناجوڵێنە یعنی ئەم هاتنە سەر شەقامی خەڵک لە شرایەتێکی فەوق العادە سەختدا لەژێر گولەی بێڕەحمی جمهوری ئیسلامیدا لە فەزایەکی فەوق العادە پڕ ئیختناق و ڕەشدا لە فەزایەکی پڕ لە برسێتی و بێکاری و بێنانیدا خەڵک بەو شێوە هاتوونە سەر شەقام ناکرێت شاعران نەجوڵێن ئەگەر ئیحساسی هاوبەستگی بکەن لەگەڵ ئەم زوتنەوەیە بۆیە کاری زۆر کرا لەو دەورەدا بە نەزەری منیش کاری زۆر جوان کرا و مەزموعەیەکی زۆر خەڵک کە نەناسراون بەکارەکانیان ناسران کەسانیش زۆری ناسراو بوون کە دیار نین ئەڵبەتە ئەمانیش هەیە بنەوەیەک بەڵام ئەو دەورەی چەند مانگەیە لە پاییزەوە هەتا ئێستا واقعاً ئومێدێکی دروست کردو لە دڵی هەمووی ئێمەدا کە پێمان وایە جارێکی دیکە ئێمە یەک دەگرینەوە وەرێک دەبینەوە پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەین کاحمێندێکمان قسە کرد ئارەزووەوەیە کە لە کوردستان یەکتر ببینەوە جەولەیەک شەوی شارێک لە شەقامەکاندا پێشەوەی کە زۆر پیر ببین ئەمە ئومێدم هەیە ئەو ساڵەوە ئیتفاق بکەوێت نازانم زۆر چوومە سەر جواب پرسیارەکەت ئەوە بەڵام لە مەسەلەی من فقط دەڵم ئەو نێوەی کە ئەو بزوتنەوەی لێنراوە ئەوەی کە دەڵێن ژن ژیان ئازادی هەر ئەوە بۆ خۆی پڕە لە هونەر پڕە لە شێعر پڕە لە پەیام پڕە لە هەست پڕە لە جوانی یعنی دەورەیەکە کە لەگەڵ هەموو دەورەکانی دیکە فەرقی هەیە ئەم جارە بۆنی ئینسانیەت ئازادی و دواڕۆیەکی ڕوونی لێدێت ئەم خەڵکو ئەم بەتێبێت قشتی لاو و کچان و کوڕانی ئازادی خواز و ئینسان دۆست کە لەسەر شەقامن بەڵێ زۆر سپاس تەمان لەو شتێ وان پێویست بوو جواب دراوە من فقط نمونەیەک بڵێم کاتی خۆی گۆمەشین هەستی ئێوەی جوڵان بۆیە شاعری گۆمەشین هاتە بوو بە شارێکی زۆر زۆر ناسراو لە ئاستی هەموو کوردستان وتوان بڵێم زۆر واقعان تاسیری دانا خودی ئەو ڕووداوانەی ناو کۆمەلگایەکە ئاواتوانێ هەستی هەنەرمەندان شاعران و زۆر شتر بجوڵێنێ ئێوە هەردووکتان کاک محەممەد و کاک ئەحمەد هەردووکتان کاری مێدیاییشتان کردووە یەکێک لە ئەو کەسانە بوون کە کاتی خۆی لە رادیۆ کۆمەڵا زۆر زەحمەتان کێشا و توانیتان دەنگی شۆڕش هەمیشە ڕابگرن و بەرزی ڕابگرن ئەو باسی ئەو ڕۆژمان بەشێکی لەسەر کاری مێدیاییە کاک حەمە خودی ئەو شرایەتەوە ئێستا هاتوۆتە پێشەوە شۆڕشی ژینە چ تەئسیراتێکی لەسەر کاری مێدیایی بووە باتەوەجبەوەی کە ئەو بۆ خۆتان لەو زەمینەشا کارتان کرد و ئێستش کارەکەن بۆ خۆتان رادیۆ دیالۆگتان هەیە و بەرنامە تەهیاکەن چ تەئسیرێکی داناوە من جارێکی تر سڵاتان ئەرزەکەم و سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بۆ ئازیزانەی کە یارمەتیە لەم بەرنامە من هەر جارێک کارمەتەیەکیان ئەحمەدی بەڕێزە بینم کۆڵێک بیرەوەری خۆشم بۆ دێتەوە بۆ هەرو ئەو سەردەمەی کە پێشمەرگە بووین و لە رادیۆ کۆمەڵە کارمانە کرد لە شەرایەتێکی دشوارە بەهەرحاڵ کارێک بوو کە جێپەنجەی لە رادیۆی کۆمەڵا کاریانە کرد لە میدیای کوردستانە دیارە بێمە سەر پرسیارەکەی جەنابتان ئەم دەورە بەڕاستی شۆڕشی ژن ژیان ئازادی هەرو جۆرەشی کە کاک ئەحمەد فەرمووی ئەسڵەن هەموو شتێکی گۆڕاوە یەکێک لەوانە میدیایە ئەگەر ئێمە دوو شت دیاری بکەین لەو شۆڕشە یەکێکی شەقامە یەکێکی میدیایە ئەوەی کە زۆر کاری لەسەر کراوە ئەوەی کە زۆر بەهەرحاڵ خەڵکێکی زۆر تیا بەشدارن مەسەلەن ئەگەر دای بنێن من شتێکم خوێندەوە نازانم چەند وایەوەوانە تەنها تویتێکە کراوە یا شتێکت لەسەر ژینای ئەمینی نووسراوە گەیشتووەتە 2 ملیارد یعنی یەک لە سێ و نیوی ئینسانەکان لەسەر گۆی زەوی بێتەوە سەر ئێران و سەر کوردستانیش میدیا دەورێکی زۆر زۆر گرنگی بووە کە ئەو
ئاوات و ئەو خەباتە بگوێزێتەوە بۆ شوێنەکانی تری ئێران چ لە کوردستان یا لە ئێرانە بۆ ناوچەکە و بۆ سەتحی جەهان. بەڵام بە ئاڵوگۆڕی تێکنۆلۆژی بەبوونی ئەم ساتلایتە بە سوشیال میدیا بە خەڵکێک بە ملیۆن تیا بەشدارنەوەوانە مەسەلەن باسی ئەوەکەن وڵاتێکی وەکو ئێرانە لانی کەم 50 تا 60 ملیۆن خەڵک دەستڕەسی بە ئینترنێت هەیە لە طریقی تەلێفۆنۆک زیاتریش باسی ژمارەیەکی زیاترەکەن. ئەوە نیشانەدات کە هەر کەسێک لە تەلێفۆنەکەی خۆیەوە لە کامپیوتەرەکەیەوە چۆن هەرێکی بووە بە نەوعێک ئەم خەبەرانە بڵاوکاتەوە باسی بکات بەگوێی دنیای بگەیەنێ لە یەک ئاگادار بن. میدیا تەنها ئەوە نەبووە بەڕاستی خەبەرەکانیش بگوێزێتەوە یان نیشانی بدات چ شکۆیەک لە سەر شەقام و لە خەباتی خەڵکا و لە ژنان و لە لاوان و لە خەڵکی کوردستان و بلوچستان، بەڵکو حاڵەتی ڕێخەریشی بووە، حاڵەتی پێشەنگیشی بووە، حاڵەتی ئەوەی بووە کە بتوانێت ڕۆحیەی هێزەکانی حکوومەت لەلایەک و لاوازکە لەلایەکی ترەوە هێز و ورە بدا بە خەڵک. بۆ هەوڵین جار وید و ئارەزوویەک لە ناو خەڵکە هاتووە دی دوای 42 ساڵ لە کۆماری ئیسلامی خەڵکە و جۆرەیەش کە کاک ئەحمەد باسی کرد بە دروستی پیان وایە و حکوومەتە ئەڕوخێت زەربەپەزیرە، هیوایان زیاترە و هینەکانی حکوومەت هیوایان کەمترە، چ ئەوانەیە کە لەگەڵی کارەکەن دەستوحی خوارەوە، چ ئەوانەیە کە لە ڕەهبەریان بە پێچەوانەی ئەو تەبلیغاتەکە ئەیکەن. هەرێکما ئەوەت ئەرزکەم بە کۆتایی میدیا دەورێکی زۆر زۆر گرنگی بووە، بەڵام میدیا بە کۆ میدیای کێ؟ میدیای مەسەلەن بەرەی ڕاستمان هەیە، میدیای حکوومەتیمان هەیە، هی ئۆپۆزیسیۆنمان هەیە، میدیای کوردستانمان هەیە، میدیای هێزە چەپەکانمان هەیە. ئێمە دەتوانین ئەویشە باسکەین کە کام میدیا چۆن کاری کردووە و کەم و کوڕیەکان یان نقطە قووەتەکان و هێزەکانی چی بووە. بەڵێ زۆر سپاس. ئەلبەتە دینە سەر و مەوزوعیش کە سەرڕایەوە کە کۆماری ئیسلامی ئەو هەمووە بۆ خۆی گیر و گرفت دروستەکە، مەسەلەن ڕێگا ئەبەستێ بۆ ئەوەی کە ئینترنت بڵاو بێتەوە، خەڵک دەسڕەسییان بە ئینترنت بێ، بەڵام سەرڕای ئەوە ناتوانێت حتا لە ژووری خودی دانیشتەکانی خۆیان هەموو شتێک لە ڕێگەی ئینترنت و لە ڕێگەی سوشیال میدیاوە دێتە دەرەوە، حتمما بۆ ئەوەش بۆ خۆتان بینیوتانە. کاک ئەحمەد، ئەبێ لەو شەرایەتە بەڕاستی زۆر دشوار بێت بۆ دروستکردنی کارێکی هونەری، کارێکی ئەدەبی، یعنی ئەوەندە ئاسان نییە. من دواییش یەک دوو نمونە بۆ بینەران بڵاوەکەمەوە. زۆر بە سرعەت ئەو کارانە کراوە، یعنی جاری وایە بە ئیمکاناتی زۆر کەمەوە، بەڵام زۆر سەریع ئەبێ سنێ دشوار بێکرێت لەو بابەتەوە کەمێ زیاتر قسە بکەیت لە مەوردی کاری هونەری، شێعر، دانانی شێعر و هەمووانە چنێک ئەبێ دشوار بێ واقعاً. خودی شێعر کوتنەکە یان نووسین بەتەوێت بۆ ئێمانانی کە لە دەرەوەی وڵاتین نابێت زۆر دژوار بێت، نابێت زۆر سەخت بێ کارەکە، بەڵام ئەوە کە بیکەی بە بەرهەمێک ڕوو بە کۆمەڵگە و سرودی ئەساسکە یان بیکەی بە فیلم بەتێبە لە نێوەوە زۆر سەختە. ئەمن چەند نمونە لە کارەکانە مەزموعەیە کەسی موزیسیەن و دەنگخۆش لە نێوەوە دایانهەویست بیکەن بە سرود لە ژێر زەمیندا زەبتیکەن، بەڵام بەداخەوە هەموو جارەکە دایانهێشت کارەکە بکەن گوێشیان لە جیران لە زینداندان. ئێساش مەزموعەیەک لەوانە هەر نەهاتوونە دەرێ، یعنی تۆ گروهێکی موزیک سازکەی بۆ زەبتی سرودێک لە نێوەوە کارێکی زۆر دژوارە، بەتایبەت کە جمهوری ئیسلامی بە چنگ و دەدان خەریکەتەوەی ئەو کەسانێک کە کار دەکەن و دەیانەوێت تەأسیر دابنێن لەسەرەوە بزوتنەوەیە دەنجی خەڵک گەیەنە دەرەوەتر، ئەوانە دەناسێنێت و دایانگرێت و هێندێکیشیان زۆر بە مەشکوکی بەداخەوە تێدا دەچنیان دایان کوژن لە ژێر شکنجەدا، یعنی ئەعدامیان دەکەن. یعنی ئەوە بۆیە دژواریەکە زۆرتر لەوەیە. ئەمن پێم وایە ئێمەمانان جاری باشە ئینسان ئیحساسشی ناخۆشی هەیە کە لەو شرایەتە سەختەیدا کە وەختی خۆی ئەمە تەجربەمان کردووە، ئەم کە ئەحمەد تۆزێک سۆسەرە و باسە، ئێمە زمانێک هەبوو لە شارێکی زۆر سەختدا بە ژین لەسەر پەلی لە پێی دەست داهاتینە مەیدان و لەو مەیدانەدا هەر کام لە ئێمە هەم تۆ کاک مەحێم کاحمە هەموو ڕفیقیان قەدیمان یەک بیرەوەریشمان نییە کە نێوی چەند شەهیدی تێدا نەبێ.
دەنی چەند ناتوانن لە مەجلیسێک شتێک بژێڕێتەوە کە چەند کەس لەوانەیە کە لەگەڵمان بوون هاوڕێیەکەمان تێدا نەچوو بن و ئێمە ئەو دۆرەمان تاقی کردوێتەوە بە شێوەیەکی سەختتر ئەم سەفەرە ئەم تاقیکردنەوە هەموو ئێرانی گرتوێتەوە من باش بە حاڵی خۆم زۆر ئەحساسیی خۆشم هەیە کە لە کۆمەلگایەک بە نێوی کوردستانەوە دێم کە 33 ساڵە ئێمە ئەو دەوڵەتەمان نەویستووە و نەمان پێکتووە و ئەم جارە و جا خەڵکی ئێران بە بانگەوازی دەنجی ئێمەوە لە شۆڕشی ژیناوە هاتن کەەوە دوایش شاید تۆزیشکە قسە بکەین لەسەرەوەش کە ئەو ڕنگدانەوەیان چۆن بۆ ئەو دەنگدانەوەیە بەڵام خوڵقاندنی کارێکی هونەری هەر لە ئەوروپاژە من مەزموعەیەک لەو هونەرمەندانە کە دەتوانم بڵم کە ئابوو لە گست تەلەفۆنی بۆ من کرد مەزموعەیەک هونەرمەندی گۆرانی بێژ لە هەموو ئەوروپادایان هەویست یەکێک لەم شاعرانم کەم بە سرود کەویست ئەوەندە سەخت بوو هەمووان کۆکەنەوە هەر کەس لە جێک شتێک بنێرێ ئاخرکار و کارە هەر نەخوڵقە بۆیە هەر کەس بە تاقیتەنەیە نیان بە چەند کەس لە وڵاتێک مەزموعی لە کارەکانیان کردن بە سرود هێندە چەند چیان دەنگدایەوە هێندیشیان نا بەڵام دژواری هەیە بەڵام دژواریەکە ئەرزشی هەیە وەختێک دەبینی لەسەر شەقام کچ و کوڕ ئاوە وێرانە لە دژ حکوومەتێک ڕاچوون کە هیچێک لە خوێن ڕێشترین و دژوارترین حکوومەتەکانی سەردەمە یعنی تاریخی بەشەریەت نەوعی جمهوری ئیسلامی کەم بەخۆیەوە دیوە کە ئاوە بێپەروە ئاوە ڕاحەتی ئینسان کوژێ بێەوەی کەسن بە قەول بۆ خۆیان ڕەن فارسەکان خەم بە برووریاوەرێت لەو شرایطەدا وەختێک ئەوان وا دەکەن نابێ بۆ ئێمە زۆر سەخت بێ کە ئەم دەنگە لە شعرێکدا ڕنگ پێ بدەینەوە بڵێ من دوودانە نمونە لەو سرودانەوە ئەو ئەخیرە وتراوەدانێکی لە ناوەوە لە ئێران شەروینی حاجی پور خوێندوویەتی کە تەبعەن کەوتە ژێر فشاری ڕژیمیشەوە بەڵام نەیتوانی بەری پێ بگرێ دانەیەکی تریش ئاهەنگ و نووسینی ئاهەنگەکە و دانانەکەی لەلایەن هونەرمەند و موزیسیێنی بەناوبانگی کورد پدرامی شەهلایی دانراوە کە سێ دانە گۆرانی بێژی دەنگخۆشی کورد و فارس خوێندویانە ئەگە ئیجازە بدەن ئەوە هەوکات بڵاو بکەینەوە ئەوە دوای دینەوە سەر پرسیارەکان لەگە تۆمە خوشکی بمێنم وەرە مەیدان بەرای دەلێرم بەتی ڕۆشان و خەبات وەرە دەستگارکەین وڵات گەردەگا بە ئاوازی ژن ژیان ئازادی لەگە تۆمە خوشکی بمێنم وەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆمە خوشکی بمێنم وەرە مەیدان بەرای دەلێرم ژیان ئازادی بەتی ڕۆشان و خەبات وەرە دەستگارکەین وڵات گەردەگا بە ئاوازی ژن ژیان ئازادی لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم دیسان دژمنی خوێن ڕێژی غەدار کەوتە نێو لاوان هەر وەک گورگی هار درەندەی بەدخوو جەلادی سەرشێت بۆ خوێن ڕشتنی ملەت کەوتە کار دیسان ڕەنگین بوو چنگی گڵاوی بە خوێنی پاکی خەڵکی لادێ و شار دوژمن بزانە تۆڵەی هاوڕێیان ئەستێنمەوە من یەک بە هەزار گەرچی ڕەشپۆشم بۆ هاوڕێکانم ورم بەرزترە بۆ تۆی ستەمکار بژی ئازادی بژی یەکگرت و ئیمان بە کوێری چاوی دوژمن هەزار جار لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم بەتی ڕۆشان و خەبات وەرە دەستگارکەین وڵات گەردەگا بە ئاوازی ژن ژیان ئازادی لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم لەگە تۆمای خوشکی بمێرم وەرە مەیدان بەرای دەلێرم
برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای قرصای اعصاب و بیخوابی، برای مرد میهن آبادی، برای دختری که آرزو داشت پسر بود، برای زن زندگی آزادی، برای آزادی. بڵێ ئەو سرودە بە زۆر زوانی ئێستەی دنیا لە ئینگلیسی، سوێدی، زۆر زوانی دیکە خوێندراوەتەوە، دیارە زۆریش دەنگی دایەوە. هەم ئەو سرودە هەم ئەو سرودەی پێشتر کە لەلایەن کاک پدرامەوە دانرابوو، کاک حەمە هەوڵیدا هاوبەستگی پێک بێنێت و تا ئەندازێ ئەو هاوبەستگیە، ئەو یەکگرتوویە ڕەنگی دایەوە لە شۆڕشی ژینە. ئێستەیش ئەوەی وا لە ناوە خەریکە کارەکات ئەچێتە پێشەوە، دیسان هەرە و هاودەنگی و یەکگرتوویەیە کە لەلایەن هەموو نەتەوەکانی ئێرانەوە پێکەوە دژ بە کۆماری ئیسلامی ئەچێتە پێشەوە. مێدیای تر هەیە کە بنەوعەیە توانم بڵێم تەئسیری هەیە لەسەرەوەی کە ئەو هاوبەستگیە کەم بکاتەوە، یا بیخاتە پەراوێزەوە، یا شتی تر بکا بە مەوزوعی ئەوڕۆ. ئەوە چۆن نەبیننەوە؟ کاک مەهێگان، هیچ میدیایەک نییە بێلایەن بێت، هیچ میدیایەک نییە بڵێ من بەرنامە و ئەجەندەم نییە فقط لە ڕێخوا خەبەر بڵاوەکەمەوەوانە. ئەوە شتێکی وان نییە، نە لەو ئوروپا، نە لە هیچ شوێنێکی دنیا، نە لە ئێران، نە لە کوردستان، لە هیچ شوێنێ. وەختێک میدیایەک دانێن، یعنی جەمعێکەوە بێتەوە یا شرکتێکەوە بێتەوە، سەرمایەک دانێن، خەڵک کاری بۆکەن، بەرنامەیان هەیە، سیاسەتیان هەیە، ئۆفۆقێکیان هەیە، هەریکیان ئەوە ببنە پێشێ. ئەو میدیانە کە هەیە بە نەوعێک ڕنگدانەوەی ئەو هێزە سیاسیانن کە لەسەر عەرز کارەکەن. یعنی میدیا رابطەیەکی زۆر نزیکی لەگەڵ سیاست هەیە. میدیای بێ سیاست یا میدیایە کە سیاسەتی تیانە بێ نییە. بلەخرە چوارچێوەیەکی هەیە، لە چوارچێوەیەکە کارەکات، لەو چوارچێوە دنیا تەفسیرەکە، لەو چوارچێوە دنیا ئەبینێ، هەرێکێتی چوارچێوەکەی خۆی و ئەو دنیا ئیدئالەی خۆی بباتە پێشێ. ئەگەر ئێمە مەسەلەن بۆ نمونە تماشای ئەو میدیای فارس زوان بکەین، بۆ نمونە تماشای میدیای فارس زوان بکەین، وەختە مەسەلەن تەلەڤیزیۆنێکی وەکو منوتۆ بۆچی ملیۆنها دلار و پۆند خەرجی ئەکەن؟ لەبەر چی خەرجی ئەەکەن؟ یا ئیران ئەنتەرناشنال لەبەر چی ئەو پوڵە خەرجی ئەەکەن؟ یا دەنگی ئەمریکا یا BBC یا ئەو شوێنانەی تر؟ ئەوانە حتمەن بەرنامەیەکیان هەیە، سیاسەتێکیان هەیە، هەرێکیانە شتێک ببنە پێشێ. ئەلان مەسەلەن ێژن تورکیا هەرێکێتی بەرنامەی فارسی دابنێ، بۆچی بەرنامەی فارسی دانێ؟ بۆچی ئەو خەرجاکات؟ یا ئیسرائیل بەرنامەی فارسی هەیە. هەرێکمە ئەوە بڵێم هیچ میدیایەکی بێلایەن نییە و ئەو میدیانەی ڕنگدانەوەی هەرە و هێزانن کە لەسەر زەوی لەو خەباتە هەن، یا بۆ سەرکەوتنی یا بۆ سەرکوتی.
یا بۆ بەلا ڕێبردننی مەسەلەن میدیای کۆماری ئیسلامی من دەستگایەکی چاواشەکارە هەرێکێتی بە جۆرێکی تر نیشانی بە ئەوەی کە پاسدار و بەسیجەکە لەسەر ئەرزیا لەباس شخصیەکە ئەیکا سەرکوتیەکە میدیاکە هەرو نەقشەی هەیە میدیایەکە کە هەرێکێتی ئەو شۆڕشە سەرکوتکە خەڵک بێهیواکە و پرۆژەی جمهوری ئیسلامی وەکو هێزێک بێژی ئەو هێزە ئەمێنێتەوە و ئەمانیشە هیچ نین 1% یا 9%. ئەو میدیانەی تریش مەسەلەن ئەو میدیا پارسوانانش ئەوانیش بە پێی ئەوە بەچی بیر و باوەڕەکەیان چییە ئەگەر مەسەلەن بڵێن بە لیبراڵن یا سەڵتەنەت تەڵەبن یا جمهوری خان یا هەر لایەکوانە ئەو سیاسەتەی خۆیان ئەبەنە پێشێ هەروە لە کوردستانیش لە هەر شوێنێکوانە ئەوەیە ئەو شەڕەکە لەسەر ئەرزە عەمەڵەن هاتووەتە سەر ناو میدیا ئانی خۆی لەبیر نەکراو زۆر بەڕێز کاک ئەمیری حەسەنپور وەختێ ساتلایت هات وتی کورد شەڕی کورد و دەوڵەتە داگیرکراوەکان چووە ئاسمان بەهۆی ساتلات و شەپۆ لە ساتلایتەکانەوە ئەلعان ئەم شەڕە لە سوشیال میدیا هەیە شەڕی خەڵکی کوردستان یا بەرەی چەپ یا ئازادی خوازان یا ئەوانەی کە باوەڕیان بە دروشمی ژن ئازادی هەیە لەگەڵ باقی کەسەکانە لەگەڵ باقی جریانەکان مەسەلەن هەرێکیان بوو ژن ئازادی بگۆڕن بە پیا و میهن نازانم ئابادی ئەوە هەرە و کارەیە کە هەرێکیانە بە ئێسڵا بەلایە ببن ئەوی تری شەرێکێتی سەرکوتیکە جا من زۆرم ئەوەیە ئەوانە بودجەیەکی زۆرە خەڵکێکی زۆرە وەکاری بۆکەن و نەقشەیان هەیە و سیاسەتێکی ڕۆشنیشیان هەیە هەرێکیان بێبی بەنە پێشێ اتفاقا ئەگەر ئیجازەم بێ بڵێم بە دەرەجاتێکیش ئەوانە سەرکەوتوو بوون میدیایەکی کە مەسەلەن هیچ سەڵتەنەت تەڵەبەکانە یا لە خزمەت ئەوانە ئەمە کاریان بۆ کردە کاری بۆکەن وە توانیانە مەدرمۆنی ئەتوانن کودەتایەکی میدیایی بکەن و ئاڵوگۆڕ بکەن مەسەلەن 300-400 هزار لە ڕەزا پەهلەوی دفاعی کردووێ جەمعیەتی ئێران 85 ملیۆنە یا بێژین 56 ملیۆنی ئەتوانێت ڕێی بدا بە 300 هزار بیباتۆ لە حاڵێکە ژینا بووەتە 2 میلیارد بەڵام ئەتوانێت خەڵک ناومید کە ئەتوانێت خەڵک هینکە ئەتوانێت چەواشە بکە ئەتوانێت تەسویرێکی غەڵەت و هەڵە لە هێزەکان بات من دێمە سەرە و باسە بەڵام کاک ئەحمەد بۆ خۆشی لە ڕادیۆ کۆمەڵە کاری کردووە ئەوەی وا ئێوە باسیەکەن طبعاً وا دیارە مێدیایە کە دەوڵەمەند بێت و دەسڕەسی بە پوڵ و دەسڕەسی بە ئیمکانات بێ زیاترە چێتە پێشەوە بەڵام کاک ئەحمەد ئەگەر لە بیرمان بێ ڕادیۆ کۆمەڵە کاتی خۆی پەرازیتی شەخراخ سەری هەرو کاتەوە ڕادیۆ کۆمەڵە بوو خۆ طبعاً ئەو کاتە تلویزیۆن و ساتلی توشتی وا زۆر نەبوو یا تلویزیۆنە گەر بوو لەلایەن هێزی ئۆپۆزیسیۆنەوە بۆ شێوە نەبوو کاتە بەڵام بەسەر ئەو هەموو پارازیتوانە خۆ ڕادیۆی BBC گیرە ڕادیۆی ئیسرائیل گیرە هەمووان نەبوو ڕادیۆ ئەمریکا بوو بەڵام خەڵک زۆر بە پەرۆشەوە گوێیانەدا بە ڕادیۆ کۆمەڵە جاری وا بوو دوو دانیاندانە دانێکیان لەسەر و فڕکانسدانا کە کۆمەڵە ئیگۆڕادانەکەی تێرانە بێتەوە سەر و فڕکانسەکەی کاکە هینی لەسەر بوو پارازیتی لەسەر بوو ئەوە ئێوە چۆنە بینن ئێوە خۆشتان کاری وەختی خۆی لە ڕادیۆ کۆمەڵا کارتان کردووە زۆر سپاس کاکە مەحێجیانە من قسەکانی کە حەمەکە کردی لەسەر مێدیا هەموم پێ دروستێنێ دەمیشە فکرم ئاوایە بەڵام پێشەوەی جوابێ پرسیار دەمەوە یەک نکتەی کورد لەسەر ئەم دوو شعرێک کە بڵاوت کردو هەم شعری بەرایی هەم ئەو سرودەی کە پێدرام میلودەکەی بۆ دانابوو کارەکەی پێدرام کارێکی جوانە میلودێکی زۆر باش و ڕەزمی بۆ سەر خەیابان بوو بەڵام مەشهوربوونی گۆرانیەکە و میلودیەکە لەبەرەوە بوو کە دوو هونەرمەندی زۆر گەورەی تێدا بوو وەکو ناسی ڕەزازی و ئەبی کە کورد بوویان فەرقی ئەوە لەگەڵ بەرایی لە هونەرمەندێک شاعیرێکی ناسراوە کە قدرەتی شعرەکە بوو کە گەیاندێ دنیا بۆیە من پێم خۆشە ئەو نکتە باس کەم کە ئەم شعرە لەم چەند دەهەیە ڕابردوودا بەڕاستی من شعری ئاوا قەویم نەدیوە کە زمان کەسێکەوە ئاو بە سادەیی بەو شدەتە ئینسان دۆستی بخاتە نێو شارێکە و دنیای بناسێنێ لە شۆڕشی ژینادا بۆیە ئەم شعرە بە نظرێکی تاقانەیە لە نێو تەواوی ئەو کارانیدا کە کراوە لە نێو کاری ئەدەبیدا ئەو دەورەیە دوای من مەسەلەی مێدیا باز دەکەی کە وایە ئەو وەختی ڕادیۆ کۆمەڵە ساعت و نیوەک بەرنامەی هەبوو نی و ساعتی بە فارسی بوو یان 35 دقیقە
بە کوردی بوو هەموو خەڵک لە کوردستان منتەزر بوون خەڵک ستارسکەم شاید 90% عالم کە رادیۆ ببێتەوە دەیلەکەشی یەک شتی زۆر بەرچاو بوو ئەویژەوە بوو کە رادیۆ کۆمەڵە دەنجی بزوتنەوەیەکی ڕەزمی لە حاڵی حازردای ئەو سەردەمە بوو و خەڵک بەئی خۆی دەزانێ ئاوێنەیەک بوو کە خۆیانی تێدا دەدیەوە بەیزافەیەکە شۆڕشێکی زۆر خوێناوی و سەختیش بوو شەڕی پێشمەرگیان لەگەڵ هەر ئەم جمهوری ئیسلامیکەوە 33 ساڵە ئینسان دەکوژێت ئەم کارە دوایژەوە کەسانەش کە کارمان دەکرد لە رادیۆ کۆمەڵەدا هیچی بە پوڵ و حقوقمان وەرنەدەگرت تازە بە زمانەی سیغار بەندی شەشە ئەو سەهمیەی دایانداینێ بەشیە تا ئاخریمان کەشی نەدەکرد لە کۆمەڵەتدا کەس چیفە باخەڵی نەبوو کەس پوڵی نەبوو بەڵام شاد و سەرحاڵ و شەو ڕۆژی بوو کارەکەمان ئومێدێک هەبوو بە ئارەزوەکانمان دەمانزانی کە ئەو کارێ دەیکەین تەسیری هەیە و ئێستێش بە عمری پیری کە ئینسان دەگەڕێتەوە بە نظرم کە حەمەش حتمن ئیحساسی وایە ئەتۆش بۆ خۆت مەهێجان هەروە کە افتخاریش زۆر گەورەیەن کە بە ڕەوتێک ڕەبتمان هەیە کە گەورەترین ئاڵوگۆڕی لە جامعەیەکی ئەو سەردەمی کوردستاندا کە نزیک 80% بێسەواد بوو دروست کرد هەموو دەستکەوتەکان ئینسان توانێت بیان بژێرێت بۆیە رادیۆ کۆمەڵە رادیۆیەکی تاقانە بوو لە نێو هەموو مێدیەکانی ئەو سەردەمەدا ئێستا بەڵام دنیا زۆرێکی کەیە و مەسلەی ماس مێدیا و عسری ئەلکترۆنیک ئینقلابێکی کردووە کە هەموو ئینسانێک ڕۆژانە هەر ساعتێکدا بە هەزاران ملیۆن شت بەسەریدا دەبارێنن کە دەبێت انتخاب بکەیت گوێ بۆ کامیان بگری بۆیە ڕقابەت بۆی کە بە مێدیاگەی یەکیان پوڵە هەروەکە حەمە لەسەری قسەی کرد بەسەکەی دیکەشی عقلی ئەو ڕۆیە یعنی تۆ بە چ زمانێک لەگەڵ جامعەکەت قسە دەکەی و چ شتێک خەڵک گوێی بۆ دەگرێت چەندە هونەر بەشدارە لەوە ئەو هونەری بەشدارە چەندە ئینسانیە و چەندە زمانی گۆفتاریەکرد لەگەڵ ڕەوتی ئێستای ڕووداوەکان یەک دەگرێتەوە ئەمە کە کارێکە کە مەسێ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە خەریکینەوە قسانە دەکەین ئەم تەلەڤیزیۆنە جێی خۆیەتی جارێک بیر کاتەوە چەندە بینەری هەیە هەرو بەرنامەم تۆ کێسە بڵاوی دەکەینەوە چەند نەفەراوە مستەقیم چاومان لێ دەکات بەشێکی ڕەخنەگرانە ئینسان بەخۆی دابێتەوە بەڵام ئێستاش قسە ئینسانیەکان هەر دەکرێن لەو تەلەڤیزیۆنەوە ئێستاش ئەو تەلەڤیزیۆنیان ئەو ڕەوتەیەکە کۆمەڵە نمایەندەگی دەکات بە نەزەری من جوانترین قسەی ئەم سەردەمە دەکات بۆ ئینسان بەڵام چەندە لەو ئینسانە گوێ بۆ دەگرن ئەمە بەحسێکە کە مەربوطە کە ئینسان پێدا بچێتەوە مێدیا نەقشی زۆر گەورەی هەیە ئەم قسەکانی کە حەمە تکرار ناکەمەوە بۆیە ئەتۆ بدهەوێت سەرێک لە نێو سەراندا بێ یان هێز کۆکەیەوە بۆ فکرێکی ئەمڕۆیی احتیاجت بە مێدیا هەیە بەڵام چۆن ئیستفادەکەی لەو مێدیایە ئەمە بەحسێکی ئاوەڵەیە کە من پێم دروستە نە پێم جێی خۆیەتی کە ئینسان شتێنی بێەوە من پێم ئەسقەدا پێم باشە کاک حەمە لەسەر مێدیای کوردی و بە تایبەت مێدیای چەپ وە کۆمەڵیش قسە بکات ئایا من لەسەر و باوەڕم ئێمە زۆر ئەبێ بە چاوی ڕەخنەگرانەوە چاو لە هەموو شتێک بکەین یعنی لەوە ئەو دەورانە تەواو بووە کە هەموو شتێکمان هەر پێ باش بێ ئەبێ لە ئەو پەڕی بە چاوی ڕەخنەگرانەوە چاو لە شتەکان بکەین بۆ بتوانین بچینە پێشەوە بۆ پێشکەوتوو بین کاک حەمە ئەو وەزیەتی ئێستەی مێدیای کوردی یا چەپ وە کۆمەڵە چۆنە بیننەوە ئەمن پێم وایە بە نسبەتی جاران دیارە زۆر باشتر بووە هەرو جۆرێک کە کاک ئەحمەدیش ئیشارەی پێ کرد زۆر باشتر بوو ئێمە ئەنە مەسەلەن ڕادیۆیەکمان بوو پارازیتی ئەخستە سەر خەڵکەکە بەڕاستی لە زۆر شوێن ئێمە لەو دێهاتە چوین تەبلیغمانەکرد من هەمزەمان کە لە ڕادیۆ بووم بەعزی جارێکە چوینەوە بۆ ناوچە کابرا پوڵی باتری نەبوو باتری رادیۆیە کە بسێنێ بەسەلەن من خەڵکم دیە کۆمەڵی خۆشەرە بوو پێ خۆش و رادیۆکە گوێشەکان لێم پرسی وتم ئەرێتۆ بەرنامەکان گوێش لەکەی وتی نەبەخوا وتم بۆچی وتی بەخوا باتری گرانە هەر ئەوە عینی قسەی خۆیەتی هەر بۆ جا منزورم ئەوەیە ئەلعان بە خۆشیەوە ژیانی خەڵکەکە باشترە و زۆر کەس دەستڕەسیان بە میدیا هەیە ئەو ئانە ڕقابەتی ئێمە لەگەڵ ئەو پەڕیدانەیە دوودانە حزبی پاڵدەستی خۆمان بوو ڕقابەتێکی وان نەبوو بەڵام ئێستا هەموو کەسێک ئەم سوشیال میدیا هەیە و ئەم هەموو ساتلایتە هەیە و هەموو ئەم تەلەڤیزیۆنانە ئێستا بۆ ئەوە بتوانی پەیامەکەی خۆت بگەیەنی دەبێت کارێکی زۆر جددیتر بکەیت ئەمە هەم بە تێکنۆلۆژیەکی باشتر ئەبێ بێ هەم لەباری هوەریەوە باشتر بێەوەوانە ئلزامی نییە بەڕاستی بە پوڵ بێت
کاک ئەحمەد زۆر بە درستی باسی ئەو هینی شەروینەی کرد بەرایی ئەو بەرایی حتمما کە ئەحمەد لە من باشترە زانێ شعرەکە داوای کردووە هەر کەسێک بێژێ بۆچی بەرایە هەر کەسێک شتێکی نووسیە مەسرای ئەو شعرانە کەس نەینووسیە شعرەکە بە تەواوی کەس نەینووسیە ئەوە جەمعێک نووسیانە خەڵکیان تێخستە و ئەم هاتبووە هوەرەکەی ئەوە بووە خستیەتە یەک ئەگەر ئێمە هەرو کارێک کە بۆ سرو دەکراوە لە کوردستانە بین بیکەین بە شێوەیەکی دڵاوەڵاتر ئەوەڵەن ئەو کەسانەی هەڵبژێرین کە ئەزانن مەسەلەن حتممەێەوە ئەزانن هەر ماوەیەک پێش لەوە لە تەلەڤیزیۆنی فارسی زوانانە ئێمە بەخۆشیەوە خەڵکی تێگەیشت و پێگەیشتومان زۆرە نە لە سەتحی کوردستانە لە سەتحی ئێران و منتەقە ئەمن شاهدی مەسەلەن چەند بەڕێز بووم کە خۆش نێسە ناوەکە ببم لەگەڵ تۆپی ئەوانە لە ئیران ئەنتەرناشنال و لە BBC قسەیان کردەوە قسەیان نەبووە بیکەن ئەو کەسانە ئەو خەڵکە ئاکادمیکە ئەو خەڵکە تێگەیشت و پێگەیشتووە ئەبێ بێن لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە میدیای کوردیەوە قسە بکەن ئەبێت جێگەیان بێتەوە ئەمە یەک یعنی بتوانی کەسانێک کە صاحب قسەن صاحب نەزەرن کاریان کردووە و ئەتوانن هیکە دووهەم ئەوە ئێمە پەیامەکەمان مشخص بێ هەرکمانە چی بکەین میدیای بێ پەیام ناکرێت تەنها پەیامیش پەیامێکی حزبی یا پەیامێکی ئیدئۆلۆژیک بۆ معنا ناتوانێت ببێ ئێستا دنیاکە زۆر وەسیعترە مەسەلەن الآن یەکێک لە بۆشاییەکە کات مەحیە لە کوردستانە ئەوەیە کە ئێمە نازانین حدی ئەقلی خەڵکی کوردستان لە رابطە لەگەڵ حکوومەتی مرکزی یا ئۆپۆزیسیۆن چییە ئانی خۆی ئێمە قەتنامەی 8 مادەیمان بوو 28 مادەیمان بوونا 6 مادەیمان بوو ئێمە ئەبێ وەکیلی بەرجەستەمان هەیە کۆ بنەوە لەگەڵ خەڵکەکان لەگەڵ حزبەکان دابنیشن و بێژن ئێمە ئەمە حدی ئەقلی ئێمە بتوانین لە میدیا ئەمە تەرجمە بکەین وەختێ بانگمانەکەن بۆ مساحبەیەک لە شوێنێ ئێمە حدی ئەقلەکانمان مشخصە حدی یەکسەر کەسێ بۆ خۆی هەیەی بەڵام حدی ئەقلەکەی ئێمە معلوم بێ چی حدی ئەقلە بۆ خەڵکی کوردستان 1 2 3 4 5 ئێمە بەداخەوە ئەوەمان نییە ئەوەیە بەڵام بەخۆشیەوە لە کوردستانە من ملەتێکی بێدەوڵەتم لە تەواوی ئەو ناوچە ئەتوانم بڵێم لە سەتحی دنیایشە بە دەرەجاتێک چون گەڕاومەوانە ملەتێکی بێدەوڵەت نییە دەنگی بە ئەندازەی کورد بڕوات لە هەر شوێنێکی ئەو کوردستانە کەسێک بگرن لە تەواوی دنیا خەڵک ئاگادارە بێ لە واکنش نیشاندانە زۆر باشین بەڵام پلانێکمان بێ نەقشە عەمەڵێکمان بێ بتوانین بە پێی ئەوە لە ئەیۆ بچین بۆ بێ لە بێوە بچین بۆ سێ ئێمە ئەوەمان کەمە ئێمە ژوورێکی فکرکردنەوە مرکزێکی ئستراتژیک ئەوانەمان ببێ کە بێ باسەکان گەڵاڵەکە میدیاش ئەتوانێت لە بەشی خۆیان ئەوە تەرجمە بکاتەوە مۆبەلەغەیش ئەتوانێت بیکە مرەوجەکەیش ئەتوانێت بیکە دیپلۆماتەکەیشی ئەتوانێت بیکە ئێمە ئەمەمان خاڵیە بیهێرمەوە فقط سەر میدیا ئێمە کاری باشمان زۆر کردووە کۆڵێک خەڵکی خوێندەوارمان لە کوردستانە هەیە خەڵکی خۆش فکر و خۆش دەست و خۆش بە ئێسڵا زەوق و هەموو ئەوانەمان هەیە ئەتوانین زۆر چاتری بکەین ئێمە کارەکە لە کوردستانە ئاکەین ژینا شۆڕشی ژینا و ژیان ئازادی لە کوردستانەوە هاتووە بەڵام بە ئەندازەی ئەو شۆڕشە لە کوردستانەوە هاتووە و پێشینەکەی ئێمە نەمانچنیەت و حاصڵەکەی بە دەلیلی ئەوە ئێمە میدیاکەمان میدیای کوردستان میدیایەکی قەویمان ببوایە کە خۆمان جا بە فارسی بێ بە تورکی بێ بە عەرەبی بێ بە ئینگلیسی بێ بە هەر زوانێ بێ ئێمە قسەی خۆمان بیکەین نەبۆمان بکەن بڵێن خەڵکی کورد داوای ئەوەکە من ئەوە بە مەوەفەقیەت دەزانم ئەگەر میدیایەک کراوە بێ خەڵکی پسپۆر بێ بە ڕۆژ بێ و جیکەڵانی ببێ نەزەریەها و بۆچوونی ئەو پلۆرالیزمە سیاسیەکە لە جامعە هەیە لە میدیاکە دەنگباتەوە زۆر سپاس کاک حەمیدجان کاک ئەحمەد پێم خۆشە ئەگەر بکرێ نازانم خۆت ئامادە کردووە دانی لە شاعرەکانت کە مربوطە بە شۆڕشی ژینیا بۆمان بخوێنیتەوە یاکو غافڵگیر دەکەم غافڵگیرم دەکەی وەڵام غافڵگیر نامێت شاعیر وەکو گۆرانی بێژ وایە کە وتیان بیڵە دەبێت لە بجام زۆر ناو بە کەڵک نایە ئەم فقط یەک شت پێشەوەی کە بسمە ئەم
بە چاوان شارێک لە خوێنەوە خوێندومەتەوە زایدی کەش لە بەڵام بۆیە دەی خوێنەوە ئەو سەفەرە ئەمن ئەو بینە لە شارەکانی کە بۆ ئەو دۆخە نووسیومەیان بۆ شۆڕشی ژینان نووسیمە مەزموعەیەکیان کراون بە سەرۆتەر وەکو میکایل کاگهێری قادری ئەسعەد مەریوانی هێندێکیان دەنجیانداوە هێندێکیان نا دەیلەکانی چ بوون ئینسان دەتوانێت لێ بکۆڵێتەوەوانە یەکێک لەم شارانەکە دەخوێنمەوە دوای شەرێکی کردەوە وەخت بوو کورتن هەردووچیان ئەوان دەخوێنمەوە بەڵام فقط پێم خۆش تۆزێک زیاتر لەسەر قسانی کە هەمە کردی کە هەموو پێ درستن لە ئەو دەورەیە خەڵکی کوردستان کەوتمەوە 33 ساڵە عەلەیهی ئەو دەوڵەتە شەڕ دەکەن و خەڵکیان قبوڵ نەکرد ئەم دەورە خەڵکی ئێران و خەڵکی وڵات بەشەکانی دیکەیران زۆر بەباشی بە پێلی خەڵکی کوردستانەوە هاتن بەڵام دوو مشکلی گەورە هەبوو هەیە ئێستاش لەو بەیەندەیەکیانەوەیە کە ئەو شوێنیزمەی کە لەو بەریە کە پێی خۆشنیەوە ئەو دەنگە بفەوتێنیان بە زۆرێکی شۆڕش ژینە کە هەمەکتی چاواشەی بکات لەم بەریشەوە ئیلیتی کوردی یان دنیای ڕووناکبیرانی کوردی بێزگە لەو تاقمەی کە دیسان ئێوە باستان کرد کە خەڵکی ڕووناکبیر و شۆڕژێر و ئینسان دۆستی زۆر تێدایە بەڵام بەشێکی زۆریشی زۆر وێرانە یعنی هێندێک بەوە تووڕەن کە خەڵکی ئێران بە پیلەوە هاتووە بە هەموو شتێکیەوەی کە لە مۆردی کورد دەگوترێت لە تاران تووڕەن ئەوە تۆ زاری وای دەسێنی ئەو سەفحانی ماسمێدیا وەکو فەیسبوک و ئینستاگراموانە ئەو بەحسان دەبینی ئینسان دڵی ژان دەکات ئەم عەقڵە لەکوێوە هاتووە کە پێشوازی ناکات لەم پێشوازیە گەرمەی کە لە شۆڕشی ژینە کە سەرچاوەکەی لە کوردستانە 33 ساڵە بەتەنێن ئێستا خەڵک بۆ پیرمانەوە هاتووە بڵێ نەخێن نامان هەوێت ئەمە فقط پێم خۆش بۆ ئەوە بڵم کە وەکو دڵیە کە ئەحیان بیکەن ئەمن شارێکە بۆ خوێنەوە کاکە گیان نێو شارەکە مانجی کوردستانی ژنە ئەم شارە پێم وایە نەکراوە بە سرود پێم وابێ شاریش کرابێت هێنایە لەرزین وڵاتم دەنجی بێوەستانی ژن هێنایە لەرزین وڵاتم دەنجی بێوەستانی ژین سەر لە نوێ بنیاد دەنێین ژین لەسەر دەستانی ژن ڕووبەرە و هەڵدێرە یەکجێ ڕیش و مەندیل و عەبا دێتە گوێ قرچەی بڵێسەی ئاگرەکەی هەستانی ژن گشت شەقامی ئەم وڵاتە پڕپڕی نرکەی ژنە تیشتی خۆر جۆگەی هیوایە و ڕایەڵی مستانی ژن دوای چلو چەند ساڵ خەریکە پرچی جوان سروەی شنە دەستنە جوانی سەرشەقام و شاری کارستانی ژن هەر بەهارن دێن بەڕێژنە هەر شکۆفەن سوور دەچن زایەڵەی دەنجی ئومێدە و بار دەکا زستانی ژن هیچ بژارێک چاری ناکە بەرهەمی ئەم جارەمان سەوز و بژوێن و بەعەترە شەتڵی نێو بێستانی ژن ئەم کچەم ژینا بەمەرجێ ژینی خستە سەرزەوی ئەم کچەم ژینا بەمەرجێ ژینی خستە سەرزەوی دەگ بە خێر بێی 100,000 جار مانجی کوردستانی ژن زۆر سپاس کاک ئەحمەد بەڕاستی زۆر شعرێکی زۆر جوان بوو جا نازانم کاک حەمە لەسەری چۆن بوو زۆر شعرێکی جوان بوو خۆش کۆلە بڵێم لەسەر ئەو شاراگەر ئاجازە بدەن کاک حەمە ئەڵبەتە پێم خۆشە تۆ قسە بکەیت دەوری ژن ینی ئەوەی وای ئەمە ئەیبینین و بە شۆڕشی ژینەوە دەستی پێکرد و بە کوشتنی زۆر بێبەزەیانەی ژینا لە شاری تاران کە بۆ سەردان چ بوو دەستی پێکردووە ئەو بەرەوپیرەی و بەرەوپیرە شوێنەی کە لە شاری سەقز بۆ مەرگی ژینا کراوە هەروەها بنەماڵەکەی و دواتریش لە ئاستی هەموو ئێران دەنگیداوە تایبەتمەندیەکەی پێم خۆشە باس بکرێ جاران ژن لە باری مێدیاییشەوە زۆر کەم دەنگ خۆن وان نەبوو نەبن لە خەباتان نەبن بە تایبەت کۆمەڵە هەنگاوی زۆر گرنگی لەم بوارەدا هەڵگرت بەڵام ئەو تایبەتمەندیە لەکوێوە هات کە ئەوەندە مەسەلەی ژینا بوو بە مەشغەڵێک بۆ هەموو ئەو ڕێبوارانەی وایە سە لەسەر شەقام و خەریکی گیانی خۆیان ناوەتە سەردەست بۆ ئەوەی ئەو خەباتە ببەنە پێشەوە کاک مەهرێگیان من پێم وایە
ئەو شتەی هەیە زۆر جار وتراوەوانە بەکو حاڵەتی کلیشەی لێ نەیە دەڵێ ئەوە هەورە تشقەیەک نەبوو لە ئاسمانێکی ئاویە. ئەم مەسلەی ژن لە کوردستان کاری بۆ کرابوو، پێشینەیەکی هەیە. مەسەلەن ئەو هێزە چەپەکان و بەتایبەت کۆمەڵە کە هێزی ئەسڵی چەپ لە کوردستان بوو بە سەدان و بە سەدان چەند سەد ژن لە ناو ڕێزەکانی وەکو پێشمەرگە و وەکو کادری سیاسی لە بەشی عەلەنیە یا لە بەشی مەخفیە بە هەزاران لە زیندانەکان و ئەمدا کاریانە کرد. ڕێکخراوەیەکی زۆری ژنان بوو، ژنان کاریانە کرد و مەسلەی بەرابەری و ئازادی خوازی و یەکسانی ئەمە شتێکی زۆر گشتی بوو. ئەسەم ببووە پێناسەی مەسەلەن ژن لە کۆمەڵا بووە پێناسەی کۆمەڵە، یعنی ئەگە پێشمەرگەیەک ژنی لەگەڵ بوو لە جەولەیەکان ئەمە معلوم بوو تەنها حزبێک ئەو دەورە حزبە سەرەکیەکان لەگەڵیان بوو لە هەموو کوردستانە کۆمەڵە بوو. جا بەو دلیلە بەهۆی ئەوە ژنان بەشداریەکی زۆر چالاکانەیان بوو. ئەمن بۆ خۆم بەدەیان و سەدان ژنی پێشمەرگەم دیوە، خەڵکە ناسم شەهید بووە، خەڵکە زانم لە زیندانە بوون و بەدەیان و سەدان و لەو تێکۆشەرانە بەخۆشی و زینون هاتوون لە ئەوروپا کارەکەن ئەوانەی کاری کوردستان بوون. ئەوەیە ژن لە بزوتنەوەی یەکسانی خواز و عەداڵەت خوازانەی کوردستانە جێگە و پێگەیەکی قایمی بووە و هەر ئەوە دلیلێکی بووە کە ئەو توانیوێتی خەڵک ڕاکێشێ. لە زۆر شوێن دژایەتی و خەبات بووە لە حکوومەتێک، بەڵام عەداڵەت خوازانە نەبووە، یەکسانی خوازانە نەبووە، ئەو شتە نوێ خوازانەی تیان نەبووەوانە. مەسەلەن ئەو دەورەی هەرێستا ئەو سرودانە یا ئەو شعرە جوانەی کاک ئەحمەد یا زۆر ئەو کەسانەی تر هەیە بەدەیان و سەدان نووسەر و ئەدیب و هونەرمەند و موزیسیەن و ئەوانە کاریان کردە. هەموو ئەمە پیشینەی هەیە لەسەر ئاجور لەسەر ئاجور بەر لەسەر بەردانراوە هەتا گەیشتووەتە ئەیرا و ئێستا بەخۆشیەوە وەزعەکە جۆرێکی ترە. ئەلعان بەهۆی ئەوە ژنانێکی یەکجار زۆر خوێندەوارن، شار نشینی پەرەی سندووە، زۆر کەس چوونەتە زانکۆ، زۆر کەس زوانهای جۆرا و جۆرەزانن هاتوونەتە دەرۆی وڵات ئەتوانن بگەڕێن، کار زۆرترە، ئەلعان ئاگاهی و هوشیاری زیاترە. ئەم مەسلەی بەرابەریەیش یەکجار زیاتر بووە و ئەمە بەخۆشیەوە ئەم شوعارە لە کوردستانەوە هاتە جێی شانازیە بۆ خەڵکی کوردستان، بەخۆشیەوە پێشینەکەی لە کوردستانە و یەکێک لە کێشەکانی کە هێزە بە ئێسڵا کۆنسەرڤاتیڤ بوو مەحافزەکارەکان یا هێزە کۆنەپەرستەکان لە دژی ڕاوەستن بەهۆی هەر ئەم عەداڵەت خوازی و یەکسانی خوازی و بەرابەری خوازی و هێتی. ئەوە هەرێکمە ئەوە بڵێم ئەوە لە میدیایشە لە ئەدەبیاتیشە لە زۆر شتیشە دەنگی داتەوە، بەڵام بەداخەوە ژنان ئەو پلەی شایستەی خۆیان ئەوەی کە دەبێ ببێ نە لە حیزبەکانە نە لە میدیا نە لە شرکەتەکانە نە لە هیچ شوێنێک نییە و هیوادارم ئێمە ڕۆژێک ببینین کە هەم لە حیزبەکانە لە سەرکردایەتی هەم لە شرکەتەکانە هەم لە ڕێکخراوەکانە هەم لە کاری حکومی لە هەر شوێنێ ژنان بتوانن ئەو دەورەی کە شایستەی خۆیانە بیگەڕن. زۆر سپاس کاک ئەحمەد گیان، ئەگەر شاعری کەت ئامادە بێ پێم خۆشە بۆمان بخوێنیتەوە، بەڵام ئێستا هەربار لە ئیدامەی و قسەیشە ئەگەر مەسەلەیەکە یا مۆزوعێکەیە تەوێ ئیزافی بکە بە قسەکانی کاحەمە هەن لە خزمەتە. خزمە لەمنەوە کاحەمەتەوە قسەکانی کردوە دەیەقەن هەروانەیە مندم هەیەز بێڵم وەختی خۆشی هەرە و ئەو مەسلەی ژن لە ئەدەبیات و لە فکری ڕەوتی کۆمەڵەدا بوو. شعری فایکی لە شعرانەیە کە وەختی خۆی هەروک مانیفێستێکی ئینسان عەلەیهی زوڵمێک کە لە ژن دەکرێت زۆریش دەنگی دایەوە. لەسەر دەزانم جەماعەتێک خەریکن فیلمی لە سازەکەن لە کانەدا و لە نێوەوەش خەریکن کار دەکەن لەسەر بۆ فیلم و بۆ سەر لە نوێ دروستکردنەوەی ئەم شعرە دەڵام جارێکی کە دەڵەمەوە خۆشە ئێمە بە ڕەوتێک ڕەفتمان هەیە کە ئەو کارانەی کردووە. ئەمن شعری کورتم زۆر بوون، بەڵام یەک شت دەمهەیە بخوێنمەوە کاکەمە هەیجان وەختی خۆی ساڵ 2018 ئەمە شعرێکم بووە سنە کوتووە، سنەی سوور، یعنی سۆزێک بۆ سنەی سوور. چەند جاری کەشما لە زیری کە خوێندومەتەوە ئەوە
هەتا یاسەنم بیستۆ کەس بیکە بە سرودێک بۆیە دەی خوێنەوە ئەم دەورە شارەکانی کوردستان بەتەبێت بۆکان سەقز مەهاباد شنۆ سنە مەریوان زۆربەی شارەکانی هەمان نیا بڵم قارەمانی بێوەسفیان لە خۆیان نیشاندا بەڵام دیسانی جمهوری ئیسلامی بۆ چاوترسیانکردن بۆ خوێن ڕشتن لەسەر خەڵکی سنە هیچ کۆتایی نەکرد ناشی کات هەموو جارێکە دەبیستمەوە بە شدەتێک ئەوانە سەرکوب دەکەن و بە ئومێدێکەوە جوانەکانە سەر شەقامن هەمیشە دڵم وەژان دەکەوێت لە عینە هەڵی ئەحساسی غرورێکی بێوەسفیش دەکەم ئەم شعرە جارێککە دەخوێنمەوە شعرە وەختی خۆی تانکێرێکی نەوت سووتا مەزموعەیەکی کرێکارد لە بەیندا سووتان و ئەوە بوو بە فازعەیەش زۆر گەورە شەری هاوینی 2010 سۆزێک بۆ سنەی سوور کە لەگەڵ ئەم دۆخی ئەم ڕۆژە خوێنتەوە ئەحساسی خۆم بەم شارە خۆشەویستەیە ئەی سنەی سەربەرز و سوورم ئەی دڵم کورسانەکەم ئەی سنەی سەربەرز و سوورم ئەی دڵم کورسانەکەم ئەی بەیەک جێ دەنجی ژین و برک و ئێش و ژانەکەم ئەی بەبێ تۆ ڕۆژ هەڵاتم ڕەش شەوێکی بێچراس ئەی بە تۆوە ئاوەدانە چۆڵترین کۆڵانەکەم ئەی هەناسەی فێنچی ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمم ئەی ورەی پڕپڕ لە هیوای ڕەوڕەوەی جوڵانەکەم ئەی بەهشتی نواڵی ئاوێر ئەی گلێنەی کوسکەڕەش ئەی تروسکە و ئەی تریفەی چاوی کوردستانەکەم ناحەزانت چنگ و سڕنووچیان لەسەر جەستەد جەمە ناحەزانت چەنگ و سڕنووچیان لەسەر جەستەد جەمە سەختی ناڕووشەی بەهاسان شارە خۆش و جوانەکەم وا لە دوورۆ هەڵدەهێنزم هێز لە تۆ بۆیە دەڵێم من لە تەکتام دڵ لە تەکتە ئەی سنە تاقانەکەم زۆر سپاس دەستت خۆش بێت و دەمت خۆش بێ کاک حەمەدجان کاک ئەحمەدجان بۆ ئەو شعرە جوانە بەڕاستی و شعرمە قەبلەم بینیوە بەڕاستی لەو دەورانەدا خۆشبەختانە سنە تاقانە نییە ئێمە زۆر ئەتوانین شتی یعنی خباتی زۆر گەورە لە شارەکان جاری وایە مەسەلەن جوانڕۆ ببە مەیدانێکی گەورەی شەڕ کە لەوێ شەڕی تەنبەتە نەکرێت ئەوە حکوومەت ناتوانێت لە ئاسی ئەو خەڵکەدا مقاومەت بکە یا مەهاباد یا سەقز یا زۆربەی شارەکان بەڵام ئەوە معنایەوەیە هەموو شارەکانی کوردستان و ئێستش توانین بڵێین بلوچستان و زۆر شوێنی تر بەڕاستی بڕیاریان داوە تا ڕووخاندنی کۆماری ئیسلامی وازنایەن و شۆرشەکان بەردەوام من قسەکەی تۆ تایید دەکەم دەمە هێجانم بۆیە خوێندەوە کرد ئیحساسی تایبەتی و بەڵام ئێستا ئەو نێوەی لە کوردستانیاننا لە دەرەوەی کوردستان چاوچراوی ئێرانە کە بە نظری من دەبێت ئەوە لەبیر نەکرێت هەرچەند کتم وەک پێشم کرد بەشێک لە ئیلیتی بە نظری من دواکەوتوی کورد زۆر پێی تۆڕەنبەوە بەڵام زۆر خۆشە تەواوی ئێران کوردستان بە چاوچرای خۆی دەناسێت و ئەوە هەموو شارەکان و هەموو دەیەکان و هەموو خەڵکی کورد دەگرێتەوە بۆیە کوردستان میشمایەسنە خۆشبەختانە ئێستا کوردستان تاقانەیە لەو لەحازەوە کە لەسەر شەقامە کاک حەمە ئاخرین پرسیار کاتیشم زۆر نەماوە چەند دقیقەیە کاتم ماوە هەر لەسەر مەسەلەی مێدیا ئێستا بینین کە هەروە بخۆش لە جوابی پرسیاری پێشووە ئیشارەت پێ کرد مێدیا هەیە کە دەوڵەمەندە بە تایبەت مێدیای ڕاست ئێستا زۆر هەوڵەدا ڕنگ و ڕواڵەتی شۆڕشی ژینا بگۆڕێت بۆ نمونە ئەو باسی وایە ئێستا زۆر هاتووەتە مەترح بووە مەسەلەی مەشروطەخواهان و پەهلەوی و ئالەوانە پێم خۆشە لەو بابەتیشەوە بە کورتیە گەر بکرێ قسە و باسی بکەین و دەوری مێدیا لەو بابەتەوە نیشان بدەین کە چەندێک دەوریان هەیە بۆ ئەوەی شتەیەکە لە ناوەرۆکە خاڵیە ئاوا گەورە پیشانی بدەن کاک مەحیا گەر ئیجازەم بدەی یەک چەند کەلیمە لە ڕابطە لەگەڵ شێعرەکەی کاک ئەحمەدا بڵێم یا شێعرەکانی کاک ئەحمەد یەکێ لە جوانی شێعرەکانی کاک ئەحمەد ئەوەیە شێعرەکانی لە خۆیە چن یعنی یەکگرتنی شێعر و شاعر من بەهۆی تەمەنمەوە زۆر شاعرم دیوە لە وڵاتهای جۆرا و جۆر لە شێعرەکەیان ناچن
بەڵام بەعزە کەسێک شعرەکە لە شاعرەکەچێ ئەو شعرادەی کاک ئەحمەد پڕە لە ناسکی، پڕە لە جوانی، پڕە لە پاکی، پڕە لە خەڵک خۆشەویستی عینی خۆی. جا بێمە سەر پرسیارەکەی جەنابەت. ئەمن پێم وایە ئێستا ئەو کارەی کە لە شەقامە بە دەلایلێک کەمێک ئەهوەن بووە تۆ کەمێک خامۆشتر بووە، ڕەنگە دەورێکی تر دیسانەوە بە جۆرێکی تر هەڵبدانەوە پتەقێتەوە، ئەو هەر خەسڵەتی و زاتی ئەو شۆڕشانەیە شەڕەکە گوێژراتەوە ناو میدیا و میدیا هەرێکیانە بە ئێسڵاح ئەو جەریانە سیاسیانە هژمونی خۆیان بیبن. جا هەموو شتێک خۆ بە ڕێگەی باش و قانونی و ڕاستگۆیی ناکەن. هەرێکیانە ئەروە کودەتای نظامی ئەکرێت لە وڵاتێکە کودەتای میدیایی بکەن. مەسەلەن ئەڵێم ئەلعان بەو هەموو کارەوە کە بۆیان کردووە لە هەفتەیەک زیاتر بووەتە 400,000 کەس. ئەگەر ئێمە 50 ملیۆن مەسەلەن ڕێی بدەن مەسەلەن لە ئێرانە یا لە 8 ملیۆن 10 ملیۆن ئێرانی لە خارج تماشایەکەی ئەمە دەرسەدێکی زۆر کەمە. دێ ئەمانە هەرێکیانە چاواشەکاری بکەن. ئەمە مشتەکەیان لەگەڵ نسبەتی لەگەڵ قەوارەیان نییە، قسەکەیان لەگەڵ قەوارەیان جۆر دەرنایەتەوە. مەسەلەن حزبە کوردستانیەکان یا خەڵکی کوردستان توانیانە ئێعتساب سازمان بن، توانیانە خەڵک بێرن 43 ساڵ لە دژی ئەو حکوومەتە خەباتکەن. ئەمانە ئەوایان نییە، نەیانتوانیوە، ناتوانن لە هیچ شوێنە 1000 کەس کۆکاتەوە. بەڵام هەرێکێتی بە تەبلیغات، بە چەواشەکاری، بە بۆمبارانی تەبلیغات، بە درۆ ئەو شتانە بباتە پێشێ و تەنها ئەوە نییە، هەرێکیانە بە جنێویش بە نەوعێک فاڵانجبازیش هینی بکەن. ئەگەر ئێوە لە بیرتان بێ یا هەرحاڵوەکو من سنێکتان بێوانە لە دەورەی قیامە حیزبەڵاییەکان نایانەهێشت خەڵکەکەی قسە بکات، هەر ئەوایلی قیام نایانەهێشت بیکەن. ئەمانیشە بە نەوعێک وەکو ئەوانیان لێ هاتووە، هەرێکیانە بە هێرش، بە جنێودان، بەوە حتا کەسانێک کە 43 ساڵ وەکو خەڵکی کوردستان لە دژی حکوومەت هاوێسان ئەڵێ ئەگەر تۆ ئیمزاینەکەی ئەوە تۆ ینی سەر بە حکوومەتی، ینی بە فشار، بە زەخم، بە چەواشەکاری. ئیتر لە خانەی میدیاییان نییە بەڕاستی، شەڕێکی تەبلیغاتیە، شەڕێکی سایکۆلۆژیە و شەڕێکە بۆ ئەوە چۆکت پێدا بە، ینی بە وەزنێکی کەم کە هەیەتی بتوانێت مەیانەکە بگرێ بەدەستەوە. بەخۆشیەوە خەڵکەکە هوشیار بوون، ئەو پیلانە شکستی خواردووە بە دەرەجاتێکی زۆر. بەڵام ئەوەی هەڵبگەڕێتەوە سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان، حزبە سیاسیەکانی کوردستان بەرەی چەپ و پێشکەوتو بەڕاستی ئەبێ بەرنامەیەکی جدیتر و تۆخمەتر بۆ کاری میدیایی بێتە پێشێ، تەلەڤیزیۆنێک بە بینەری زیاترەوە، بە بیسەری زیاترەوە، بە کواڵەتی فەنی باشترەوە و ئێمە بتوانین بە جۆرێک پەیامەکانی خۆمان بە خەڵکی ناوچە بە زوانهای ناوچە بگەێنین. زۆر سپاس کا حەمەدجان، بەڕاستی زۆر سپاسی هەردووکتان دەکەم بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا و هیوادارم بتوانم لە وەختێکی ترا لە خزمەت هەردووکتانە بم. زۆر قسەی بەجێ و باش کرا لە ڕابطە لەگەڵ مەسەلەی مێدیا و دەوری مێدیا و هەروەها پێشکەوتنی کورتماوەی، یعنی توان بڵێم گەشانەوەیەکی تایبەتی لە هونەر و ئەدەبیاتە کە کاک ئەحمەد نمونونەکەی لێرە بوو بۆ خۆی. ئەوە زۆر بەجێ بوو. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە. زۆرتان سپاسەکەم. هەمیشە زۆرتان سپاس دەکەم، هەر خۆش بن هەردووکتان. سپاس کا حەمە بۆ لوتفەی لە ئاخیرە لەسەر شارەکان و خۆم کردت بژێ وەزیفەمە اختیار تێ. ئازیزان، بەو شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی ڕاستەوخۆ. هەتا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهات دەخوازم.